لە نێوان چوار وڵاتی کڕیار و بەکارهێنەری مادەی هۆشبەردا هەرێمی کوردستان بەهێزترین یاسای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانی دەرکردووە و تونترین سزاشی داناوە بۆ کەسانەی کە بازرگانی پێوە دەکەن. ئەمە جگەلەوەی ڕۆژانە دەست بەسەر مادە و کەرەستەی مادە هۆشبەرەکاندا دەگیرێت کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. ئەندامێکی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێت لایەنە ئەمنەکانی هەرێمی کوردستان بە هەموو توانایانەوە هەوڵی ڕێگری دەدان لەوەی گەنجی کورد بخرێتە ژێر بەکارهێنانی مادەی هۆشبەر کە بەشێک لە وڵاتانی دراوسێ سەرچاوی ئەم مادە هۆشبەرانن. هەوڵێکی جدیش ئەدەن بۆ ئەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەڵاو ببیتەوە. هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر بە جدی بەرەنگاربوونەوە ئەو قاچاقچیانەتە بووینەتەوە و بە ڕۆژانەش ئەو کەسانە ئەگیرن کە هەوڵەدەن مادەی هۆشبەر هاوردەی هەرێمی کوردستان بکەن و گەنجەکانی ئێمە تووشی مادەی هۆشبەر بکەن و هەمان ئەو کەسانەش کە هەوڵەدەن لە سنوورەکانی جنوبەوە کە بۆ هەرێمی کوردستان داین و هەوڵەدەن هەرێمی کوردستان بکەن ئەو شوێنەی کە مادە هۆشبەرەکان بۆ دەرەوە ڕەوانە بکرێتن. لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان پێیان وایە ئێران بە پلەی یەکەم و عێراق بە پلەی دوام دێت لە ناردنی مادەی هۆشبەر بۆ ناو هەرێمی کوردستان. ئەمە سەرڕایەوەی بەردەوام لەلایەن دەستگا ئەمنیەکانی کوردستان حەپی بێهۆشکەر و مادەی مەترسیدار لە بازگەکان دەستی بەسەردا دەگیرێت. شوێنێکی گواستنەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدرال لە ڕووی خاڵە سنووریەکانمانەوە. خب تەنها مادەی هۆشبەرمانی ئێمە کۆمەڵێک بابەتی ترمان هەیە کە وەکو دەرمانی چارەسەری نەخۆشیەکان بەکاردەهێنرێن ئەمانە کارتێکەری عەقلین کە تەصنیف کراوە لە یاسایەکەدا بەداخەوە بەشێک لەو دەرمانانەی کارتێکەری عەقلین کە ئێستاکە لە وەسەط و لە خواری و عێراقەوە بە شێوەیەکی نایاسایی لەگەڵ دەرمانەکانی تر هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەت لە سنووری پارێزگای کەرکووکەوە بۆ بەشێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەشی زۆری ئەو مادە هۆشبەرانەی هاوردە دەکرێت بۆ عێراق و هەرێمی کوردستانیش لە کۆماری ئیسلامی ئێرانەوە و لەگەڵەوەش بەشی زۆریان لە بازگەکان دەستی بەسەردا دەگیرێت و لە عێراقەوە جارێکی دیکە هەوڵی داخڵکردنی دەدرێت بۆ هەرێمی کوردستان. بەڵام لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەست بەسەر مادە هۆشبەرەکان و هەموو ئەو مادە مەترسیدارانەدا دەگرن کە دەبنە هۆی پەکخستنی کۆمەلگا و بەلا ڕێدابردنی تاکەکان و تاوانبارانیش ڕوبەڕووی یاسا دەکەنەوە. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.